ڕۆژی یەکشەمەوە فەرمانبەرانی ئەم دادگایە بایکۆتی دەوامیان کردووە تەمان لەبەرەوەی کە ماوەیەکی زۆرە موچیان وەرنەگرتووە حەقی خۆیان وەرنەگرتووە. فەرمانبەرانی دادگای بەرایی کەلار بەهۆی پێنەدان و دواکەوتنی موچەکانیان بۆ زیاتر لە 45 ڕۆژ بایکۆتی دەوامیان کردووە و ماوەی 2 ڕۆژە کاروباری هاوڵاتیان و پارێزەران لە دادگای بەرایی کەلار بەڕێوە ناچێت. من بۆ قسەکردنی زیاتر ئەڕۆمە لای یەکێک لەو پارێزەرانە کە لە دادگای بەرایی کەلار دەوام دەکات. کاک نەشاد ئەگەر بێت ئێرەوە سوپاس دەکەم. ماوەی چەند ڕۆژە لە دادگای بەرایی کەلار بایکۆت کراوە ئیشوکاری هاوڵاتیان چۆن بەڕێواچێت؟ وەڵا هەر تقریبا بێما بێ لە سەرتایم هەفتەیەوە ڕۆژی یەکشەمەوە فەرمانبەرانی ئەم دادگایە بایکۆتی دەوامیان کردووە تەمان لەبەرەوەی کە ماوەیەکی زۆرە موچیان وەرنەگرتووە حەقی خۆیان وەرنەگرتووە بێجگە لە دادگای لێکۆڵینەوە پێم وابێ ئەوان ئیشەکان چکە و کاری دادگای لێکۆڵنەوە پەیوەندی بە تاوانی هەنووکەی و ئەوانەوە هەیە ئەوان ئیشەکانیانەکەن بە دەرلەوە هەموو بەشەکانی تری ئەم دادگای بایکۆتی دەوامیان کردووە لەگەڵ بەڕێوەبەراتی جێبەجێکردنی کەلاریش لە ناو فەرمانگەی لە ناو بینای ئەم دادگای ئەوانیش بایکۆتی دەوامیان کردووە و فەرمانبەرەکان ناینەوە سەرکار. باشە بینای دادگای بەرایی کەلار چەند بەشێکی تایە و چەند دادگایەکی تایە ئەوانە هەموویان بایکۆتیان بەڵێ وەکوتم تەنها دادگای لێکۆڵینەوە ئیشەکەن دۆ تەنها لێرە دادوەرەکان ئامادەن ڕۆژانە یعنی و خۆشتان نەزان کە دادوەرەکان ئەگەر فەرمانبەرەکان دەوام نەکەن ناتوان هیچ ئیشێ بکەن خەڵک داوای هەیە مەسەلەن لە جێبەجێکردن خەڵکەیسی هەیە خەڵک تا نووسراوی هەیە هەموو جۆرە کاروبارێک ڕاگیراوە تەنها کاروباری دادگاکانی لێکۆڵینەوە نەبێ هەموو کارەکانی تر ڕاگیراوە لە بەرۆی ئەگەر فەرمانبەر نەیە تەبعاً هیچ ئیشێک لە محکەمە ناچێتە ڕێوە. باشە وەکو ئێوە قسەتان لەگەڵ فەرمانبەرەکان کرد بێ گرفتی ئەوان تەنها دواکەوتنی موچەکانیان یاخود هیچ گرفتێکی دیکەیان هەیە؟ بەڵێ وەکو فەرمانبەرانی دادگا تەنها ئەوەیە کە موچیان وەرنەگرتەوە بەڵام دایری جێبەجێکردن لێرە گرفتی نەبوونی مۆزەف ئەوانەشیان هەیە و ئەوەنەی من ئاگدار بم یعنی پێم وابێت بەتەمانین بێنەوە سەرکار هەتاوەکو بڕیار لە موچەکانیان نەدرێ و تەبعاً ئەوەش حەقی خۆیانە ینی ماوەیەکی زۆرە موچیان وەرنەگرتەوە و هەموو ئەم فەرمانبەرانەش بۆ بژێوی ژیانە تەنها پشتیان بە موچەکانیان بەستەوە هیچ سەرچاوێکی تری داهاتیان نییە و بەداخەوە لە ئەنجامی ئەم مانگرتنەشەوە کاروبارێکی زۆری هاوڵاتیان پەگی خەوتووە کە زۆری کاری زەروریە کاری گرنگە ینی خەڵکێکی زۆر لە دەرەوەی شارەکان دێت لە دەربەنی خانەوە دێت لە سلێمانیەوە دێت ڕۆژانە مەوعدی داوای هەیە لێرە مەسەلەن نووسراوێکی کتابێکیە بابەتی زەواج خەڵکێکی زۆر زەواجی هەیە یا وەڵامی گرێبەسیا و سەرگیری هەیە و هەموو جۆرە نووسرا و هیچ ئیشێک ناکرێت لە ڕاستیا خەڵکێکی زۆر ڕۆژانە دێت لێرە ئەگەڕێتەوە ئیشەکەی بۆ ناکرێت. ئەوانش زەواجیان کرۆ ئیش و کاریوان بەڵێ تەبعاً دادگای باری کەسێتیش بایکۆتیان کرۆ مۆزەفەکان ئەو ئیشان هەموو جۆرە ئیشێک وەکو وتم وەستاوە لەم دادگایە تەنها ئیشی دادگای لێکۆڵینەوە کارەکانی خۆیەکات. باشە دەستەکان خۆش بە کاک نەشاد. بەڵێ وەکەوەی بینێن ئەوە دیمەنی دادگای بەرایی کەلارە فەرمانبەران بایکۆتیان کردووە و تەنها وەکو پارێزەرە باسی لێو کرد تەنها دادگای لێکۆڵینەوە دەوام دەکات بۆ ئەو کەیسانەی کە تازەن و گرنگن چونکە پەیوەستە بە باردۆخی ئەمنیوە تەواوی بەشەکانی دیکەی دادگای بەرایی کەلار بایکۆتیان کردووە بەهۆی درەنگکەوتن و پێنەدانی موچەکانیان بۆ زیاتر لە ماوەی 45 ڕۆژ فەرمانبەران بایکۆتیان کردووە و دەوام و ئیشوکاری هاوڵاتیانیش ڕاگیراوە.